من ناوم سعدوڵڵایە شۆرتم مەجیدیە نازناوی شێعریم عەوداڵە لە سەرەتاوە چاوەڕوانم هەڵبژارد بوو بۆ نازناوم بەڵام بە بۆنەیەک گۆڕیم و کردمە عەوداڵ. ساڵی 1342 لە گوندی دەرمان سەر بە شارستانی بۆکان لە بنەماڵەیەکی ئاینی لەدایک بووم. بەڵام ئێستا ڕاست و چەپی خۆم لێی نەکردبەوە کە باوکم کۆچی کرد و هاتە ناوچەی فەیزوڵابەگی بۆکان لە گوندێک بنێوی ترکاشەجی ساینەوە. دەورانی سەرەتایی مەدرسەکەم 1 و 2 و 3 هەر لەو گوندە خوێند. دوایی بۆ ئیدامەی هاتمە شاری بۆکان و تا دووەمی دەبیرستان لەوێ دەرسم خوێند. ساڵی دووەمی دەبیرستان لە دانیشگای لە دانیسەرای مقەدەماتی وەرگیرام و هەر بەو تەمەنەکەمەوە وەک مامۆستایەکی قوتابخانە کارەکەم دەست پێ کرد. 13 ساڵ دوای تەوابوون لە دانیسەرا من لە گوندەکانی دەوروبەری بۆکان وانە و دەرسی سەرەتایم کردوێتەوە. ساڵی 64 لیسانسم وەرگرت. ساڵی 74 10 ساڵ دوایی فۆق لیسانسی ئەدەبیاتم وەرگرت. ساڵی 87 دکتۆرای زمانشناسیم بە شێوەیەکی مکاتبەی وەرگرتووە. لە زۆربەی دانیشگاکانی دەوروبەر بۆکان مەهاباد سەقز میاندوا و ساین قەڵا دەرسم کردوێتەوە و ئێستاش خۆشبەختانە بەردەوام لە دانیشگاکان کاری دەرسووانم پێیە. ژیانی هاوپەرشیم ساڵی 1358 دەست پێ کردووە کە بەرهەمی ئەو ژیانە 3 منداڵە یەکیان بە نێوی کاک پەیمان کە فۆق لیسانسی مدیریەتی ئیجرایی هەیە، یەکیان بە نێوی بەیانە یا پڕشەنگ فۆق لیسانسی حقوقی جەزای هەیە، یەکیان بە نێوی پەریسایە کە ئەویش فۆق لیسانسی حقوقی بەینالمللی هەیە و ئێستا وەکو کارمەندی لە دانیشگای ئازادی بۆکان کار دەکا. من هەر لە وەک لە سەرەتاوە عەزمکردن لە ڕشتەی ئەدەبیات من کارم کردووە و تەخەسوسی ئەسڵیەکەشم ئەدەبیات بووە و لەو بوارەشدا سەرکەوتنایەکم بەدەستهێناوە بێزگەلەوە کە شێعر و چیرۆکی کورتە چێرۆک و مقالاتم هەبووە کە لە زۆربەی گۆوارەکان و ڕۆژنامەکانی چ لە ناوخۆ چ لە دەرەوە چاپ بوون. بەڵام کاری فەرمی و ڕەسمی من ئەوە بۆ تا ئێستا وەرگێڕانی کتێبی مەموزینی ئەحمەدی خانیە کە بە 7 زمانی زیندوی دنیا وەرگێڕراوەتەوە. لەسەر ئەو کتێبە من 7 ساڵم کار کردووە. لە زمانی کرماندیەوە وەرم گێڕاوەتەوە سەر زمانی فارسی، هەرەوەشی مابوو کە تەرجەمە بکرێ. دیارە مامۆستا هەژار نەمر ئەو لە کرماندیەکەوە بە شێوەی سۆرانی دەرهێنا بوو. ئەو چەند ساڵێک کە من کارم لەسەر ئەو کتێبە کرد، دوای تەوابوون زانیم کە کتێبی مەموزی چەند گەورەیە. لە ئەدەبیاتی فارسیدا باز دەکەین دەڵێن ئەدەبیاتی فارسی 3 بەشە: ئەدەبیاتی غناییە، ئەدەبیاتی حەماسیە، ئەدەبیاتی نمایشیە. تەمەشام کە فەخرێکی گەورەیە بۆ ئەدەبیاتی فارسی کە هەمووی ئەوانەی هەیە. تا کتێبی مەموزینم دی تەمەشام کە جەمیعی ئەو 3 بەشە لە نێو مەموزینی ئەحمەدی خانیدا گونجاوە هاتووە. وەختی باسی داستان دەکەی تەمەشا دەکەی وەک نیزامی قسە دەکا، وەکو لەینو مەجنون وایە. وەختی باسی عرفان دەکەی تەمەشا دەکەی شێخ مەحموودی شەبەستەریە، مەولانایە. وەختی باسی حەماسە دەکەی تەمەشا دەکەی پیاوێکە وەکو فردەوسی تووسی کار دەکا، وەک ئەوە خۆی نواندووە. هەرەوە بوو بەهۆ کە من هۆگر و ئەوینداری ئەو کتێبە بم و ئەو تەمەنە 7 ساڵە کە پێم وایە ڕۆژێک نییە لەو ڕێگایەدا پێوامە و زۆریش سەرکەوتوو بووم. ئێستاش وەک دەنگۆی هەیە پیان وایە کارێکی زۆر شاز و زۆر ناوازە و ئیستثنائیە. و دوای ئەوانەش من بەهرەی چاپ نەکراوم هەیە کە یەکیان دیوانی شیعرەکەمە کە 3 دەفتەرە، ڕۆمانێکە وەرگێڕایە ڕۆمانێکە بە نێوی تربیەتی ئەحساسات وەرم گێڕاوەتە سەر کودی بنێوی بارهێنانی هەستەکان گۆستاو فلوبێرە و فەرهەنگێکی خەتیشە کاکە زۆر جالبە. ئەو فەرهەنگە بە سوورەتی خەتی نووسراوە بە نێوی کەنزول لۆغا. ئەمنەوە سەردانی کتێبخانەی میلیم کرد لە تارانکوتم نەوەک لەوە ببێ پیاوکاری لەسەر بکە دوای بڵنجاوە کار کراوە تازە کارێکی بێهودە و ئەبەسە نەبوو لەو کتێبە. ئەلان ئەویشم بەدەستەوەی دەمەوێ بە شێوەیەکی ئەوڕۆیی دەربێنم. لە ساڵی 63ەوە
بەر لەوە ئەوەت عرز بکەم لە منداڵیدا من هەستم دەکرد جیاوازم لەگەڵ منداڵەکانی دیکە زۆرە شتایەکم دەکوت بەڵام بێڕەبت و وەکو شێعر نەدەچوو وەکو قسەی منداڵانیش نەدەچوو شتایەکم دەنووسی و دەمدڕان تاکوونی ساڵی 63 هەستم کرد کە نا ئەمن ئەو زۆرق و هەستی شێعریم هەیە دەستم پێکرد و زۆربەی گۆوارەکانی شێعری منیان چاپ کردووە ئێستا بەخۆشیەوە من سێ چوار دەفتەری شێعریم هەیە کە چاپ نەکراوە و ئێستا لە دەستی تایبدایە ئیشاءڵڵا بە زووی زوو دەکەوێتە بەرچاو و بینەرەکان و ئیشاءڵڵا کەڵکی لێوەردەگرن و ڕۆی مەجلیسی هەبێ من لە هەموو بوارەکانی شێعری قالبەکانی شێعری بە ئیسلاح شێعرم کتووە چ لە کلاسیکدا چ لە شێعری نەو ئەو شێعری مەوجی نەو یا شێعری نوێی خۆمان شێعرم کتووە بابەتی ناوەڕۆکی شێعرەکانم ئەوینداریە جا چە عشقی مەجازی چە عشقی حەقیقی ئەو دەرد و غەمانەیە کە کۆمەڵ ڕادەسڵەچێنن ئەو خۆشی و شادی و دڵخۆشیانن کە خەڵک وە جۆش دێنن و هەر یەک لەوانە بۆتە هەوێنێک وەکو تەوارێک بەسەر ئاسمانی هەستی مندا پەڕین و پەری شێعرمیان دروست کردووە هەوای زەردی خەزانە دێ لە گوێم هەوای پاییزەیە لێوا و لێوە گەڵێنەی خەم ساقی مەستی ئازیزەیە کەژاوەی سەرکەحێلی با بە ناز و عیشوەڕا دەژێ ئەوەی کەڵا بەدارەوەن لە بوو کەڵەی پاییزەیە بەهاری ئاشقان گەیی بە جلکی ئاڵ و واڵەوە نەسیمی بۆی ئەوینە دێ جڵە و کەشی گەزیزەیە تەواڵەکەم نەکەی بڵێ کە زەردەوەرزی مردنە و یا نەڵەی خەزەڵ وەرە ژیانەوەی ئەوین ونا لەبیرتە ئەو دەمەی دڵم کە لێن و لانی خەم نەبوو نە ئاه و ناڵی بولبولێ نە ئاوی چاوی شەم نەبوو نە شەوق و زەوقی گوڵبزە نە هەمهەمەی سیا چەمان نە سۆز و نازی خات و زین نە کۆت و بەندی مەم نەبوو بزەی خەزەڵ وەرد وەری ئەوینە خستە ناو دڵم گوڵێکی پاییزە ڕوا ژیان ژیاوە وا نەبوو تەوارەکەم نەکەی بڵێ کە زەردەوەرزی مردنە و یا نەڵەی خەزەڵ وەرە ژیانەوەی ئەوین ونا لە زەرپەڕێکی پاییزی گەڵا لە ژوانی لە زەرپەڕێکی پاییزی گەڵا لە ژوانی داربەزی بە هێشووی چاو لە ئاو پڕاو لە خزخزی خەزەڵ دەڵێ خەزاڵە نازی لاز دەکات لە خزخزی خەزەڵ دەڵێ خەزاڵە نازی لاز دەکا و یا هەناس هەناسی لاس لە ژوان و لاس و لێو گەزی پەراوپەڕی هومێ دەژین کە چاو لە کازیەوەی دەکا پەراوپەڕت پەری ئەوین پەڕی لە شەوقتدا بەزی تەوارەکەم نەکەی بڵێ کە زەردەوەرزی مردنە و یا نەڵەی خەزەڵ وەرە ژیانەوەی ئەوین ونا جاری وایە خەمێک ڕایسڵەکاندوم وەکو مەرسی وەکو شینجێر شێعرم کتووە جارێ خۆشی و شایی دڵخۆشی گەلەکەم وڵاتەکەم بۆتە هۆی ئەوە کە شێعر بڵێم یعنی دەڕاستیدا توانم بڵێم من هەمبانە بۆرینەیەکم لە شێعر لای خۆم دروست کردو کە لە هەموو بابەتێکدا شێعرم کتووە چه ئەوینداری چه وڵات خۆشەویستی چه کۆمەڵایەتی بابەتەکان بۆ قالبەکانی شەروە قالبی غەزەلم هەیە قەسیدەم هەیە دوو بەیتیم هەیە عەرزم بە حوزورت شێعری نوێم هەیە کە ئیشاءڵڵا بە زووی زوو چاپ دەبێت و دێتە خزمەتی گەلەکەماندا ئیشاءڵڵا هەستی شێعری زەوقی شێعری وەکو جوانچاکی وەکو قەڵەوی وەکو کەڵەگەتی وەکو قوڵەخرەیی شتێکی زاتیە کە خوددا دەیداتێ کەوابوو ناتوانین بڵێن ئەوە ئیکتسابی و بەدەست هاتووە بەڵام ئەوەی کە هەستی هەیە زەوقی شێعریەکەی خوددا پێیداوە دەتوانێت بە متاڵە بە شێعری شاعیرەکانی دیکە بەکارکردن لەسەر مەسایلی ئەدەبی ئەنواعی ئەدەبیەکان عەروس قافیە مەعانی بەیان ئەبەوانە دەتوانێت ئەوە چۆن بڵێم قەویتر بکات و چاتر بەرەو پێش بڕوە دەنا لە ئەسڵدا زەوقێکە کە خوددا وەکو لوتفێ لەگەڵ بەندەیەکی خۆی کردوێ پێی دراوە بەڵام لە
جەڕەیانی ئەو زەوق و هەستە دەتوانێت کەڵک وەرگرتن لە شعری شاعران کەڵک وەرگرتن لە مەسایلی ئەدەبی تەقویەتی بکە هەروەکو مەسەلێکی زۆر ڕایج هەیە دەڵێن هیچ کانیەک ناتوانێت بێ بەڕووبار مەگەرەوە لە کانیەکانی دیکە کەڵک وەرگرێ و یارمەتی وەرگێ ئەو وەختە دەتوانین بێتە ڕووبار زەوق و هەستی شاعری عینی ئەو شتەیە کە بوو دەبێت کەڵک وەرگێ لە تەجروبەی خەڵک لە شیعرەکانی شاعران و لە ئەو کاروباری کە لە نێو ئەدەبیات بە نێوی عەروض و قافیە و معانی و بەیان و ڕەدیف و ئەوانە هەیە کەڵک وەرگێ ئەحمەدی خانی لە قەرنی سێزدەوە کەوتە فکرێکەوە کە چۆن بتوانێت دەرد و ڕەنج و ئازاری وڵاتەکەی لە چوارچێوەی کتێبێک نووسراوەیەک بە خەڵک ڕابگەێنێ کتێبی مەموزێنی وەکو بەهانەیەک بۆ کوتنی ئەو دەرد و ڕەنجەی باس کردووە یعنی وای لێ کردووە کە هاتووە دەرد و ڕەنجەکانی خەڵکی کورد و ملەتەکەی لە نێو چوارچێوەی شێعر و داستان و بەسەرهات و سمبول و ڕەمز و نماد و ئەو شتانی کە لە نێو خەڵکدا باو بووە و عەلاقان پێوە بخێنتەوە داناوە ئەحمەدی خانی بێزگە لە ئەو مەسایلی کە عەرزم کردن باری داستانی و باری عێرفانی و وەکو چیرۆک و داستانی کتێبەکەی نووسیوە لەوێ تێزی داوە کە چۆن کورد دەتوانێت لە ژێردەستی و لە لێکەڵچران و لە ئینفسال نەجاتی بێ تێز دەدا دەڵێ ئەگە ئێمە سکەیەکمان بووایە زەربی سکەمان بووایە ئەگە ئێمە پادشایەکمان بووایە سکە دەست بەدەست دەڕۆیی دایاندی کە ئەو سکەی کوێیە کورد ئەو سکەی کوێیە کورد وەکو کارێکی تەبلیغی کە ئەوڕە بەسۆتی ئینتەرنێتی بڵاو دەبێت توانێەوە بڵاو کاتەوە هەر بۆ خۆشی دەڵێ بەهانەیە مەموزینێک کە من نووسیمە بۆ بەهانەی ئەو دەردوغەم و ناڕەحەتیانە کتومە تا خەڵقە جەهان نەگویە دەکراوت بی مەعرفەتەن و ئەسل و بنیاد دەڵێ بۆیە نووسیمە ملەتەکەم بناسێنم بە پێناسەیەکی زۆر ساکار و سادە شاعر یعنی کەسێک کە شێعر دەڵێ بەڵام بینی شێعر و نەزمیش فەرقی هەیە نەزم ئەوەیە کە کابرا دێنە ڕەدیف و قافیە و چێش و وەزن ڕەدیف دەکات و وەکو شێعر باسی دەکەین دەی تعریفەکەش هەر هەوەیە لە قەدیمەوە کوتراوە شێعر کەلامێکە مەوزونە مقەفایە مڕەدەفە دەبێتە شێعر دەی کەسێک کە لەو بوارە دەکات بکە پێ دەڵێن شاعر پس شاعر کەسێکە کە شێعر دەڵێ وە کەلامی لەگەڵ کەلامی خەڵکی ئاسایی و عادی فەرقی هەبێ بۆ دەڵێن شاعر پلۆپایی شاعر بێزگە لە کتێبە ئاینیەکان لە داستانەکان لە ڕۆمانەکان وەکو ئینسانهایی گەورە وەکو شاخص وەکو هەڵکەوتوو وەکو هێژا باس کراوە خودی نیزامی لەبارەی شاعرانەوە پێی وایە شاعران لە ئەنبیا لە پێشترن بە شعرێکیش بخۆی لە بەیتێکدا باسی دەکە دەڵا پیش و پەسی باست سەفێ کیبریا پیش و عەرا ئامەد و پەس ئەنبیا کەوابی من دەتوانین بڵێن شوعەرا ئەگە ئەوە ئیغراقیش بێ گەورەنمایشی کرد بێ پلەپایەکی گەوران هەیە و لە نێو جامعەدا وەکو ئینسانهایەکی شاخص ناسراون یعنی دەتوانم بڵێن بە چوارچێوەی پێناسی و تعریفدا ناگونجێ بە قەولی فروغ دەڵێ شعر شعرێ دیگە وتی هەندیان پرسیکتان شعر چییە یعنی وەخان شعر پێناسەیەکی وەک خۆی نییە بەڵام وەکو زانستی وەکو علمی دەڵێن شعر کەلامێکە مەوزون مقەفا مخەیەل یعنی وەزنی بێ قافی بێ ڕەدیفی بێ و خەیاڵاوی بێ ئەوە لە کتێبی المعجم في المعاري ئەشعاری عەزم تایە هاتووە کە لە ئەدەبیاتی مەشروطیەدا شیعرینە و لەگەڵ ئێرتباتی دانیشتویان لەگەڵ خاریز هاتە نێو ئێران و کە ئێمە وەکو شامل و وەکو باوکی شیعری نوێ باز دەکەن کە من پێم وانیە باوکی شیعری نوێ دابوونەرێتی میلەتی کوردن پێم وایە شیعری نوێ لە زمانێکەوە بووە کە وەختێک ژنێک بۆ مێرە شەرکەڕەکەی دەگریا لە کاسەیەک بە نێوی ئەشکدان داهاتەوە دەکو پیاوە کە ئەوەندەت بۆ گریاوم بۆ شێعر نییە شێعرە ئەوە من پێم وایە شیعری کلاسیک لەسەر شیعری نوێ دانراوێنی لە پێشدا شیعری نوێ بۆ دوای کلاسیک هاتووە ئەویان لەسەر داناوە ئەگە شیعری نەو نەبووایە ئەو نەزمە لە کلاسیکدا دروست نەدەبوو هەرتەمشای کە ئەوە لە بەیت و باوەکاندا ڕەنگە زۆر پێش شامل و ئەو شتە کوترا بێ با بێگاز دەکا کچی خۆ ئەو دووربینەم لە بۆ بینە با بێگاز دەکا
کچێ ئەو دووربینەم لە بۆ بینە چوار سوار دێنە خوار لە چێوەکەی بادینە ببێنە بێ خوازبێنی کەرێ ئەوێ بابان وێرانە سەرشینە هەیلێلێ هەیلۆلۆ بۆ شعری نەو نییە کەوا بوو لە تعریفی شعردا نابێ بێنین نوێیەکەی و کلاسیکەی جوداکەینەوە دەڵێن شعر شعرێکی خەیاڵاویە بەڵام من بۆ خۆم پێناسەیەکی تایبەتمدا شعر هەیە من پێم وایە بەلای منەوە پێناسەیە لە شعرەگە بڵێم دەڵم تەقینەوەی کروت تەقینەوەی کتوپڕی خەیاڵە لە گۆڕەپانی هێز و مێشک کە شۆرابەکەی لە زمان و قەڵەمدایە حەساناوەکەی لە پێنتاوی پەرتووک و کتێب و پاپیرۆزدایە یا باشتری باس بکەم تەقینەوەی کتوپڕی خەیاڵ لە گۆڕەپانی هێز و مێشک کە شۆرابەکەی لە زمان و قەڵەمدایە و حەسانەوەی لە پانتاوی پەرتووک و کتێب و پاپیرۆزدایە کە نەبانی ئەو فەننا شعر نەبانی لە پێناسە دەبێت هۆیەوە کە پێناسەی زۆری لێ بکرێ یعنی ناتوانین ئێمە بین لە چوارچێوەیەک و لە جەغزێکی بەستەدا بڵێن ئەوە تعریفی شعرەوەیە چونکە شعر وەکو ئاوێنەوەدا هەر کەسی خۆی تێدا دەبینە پار هەست کەسێ دەتوانێت پێناسەیەکی تایبەت لەو شعرە بەخۆی بدا زۆر جار ئەو بۆنانە وەکو فەوت و مەرگی گەورە پیاوان ڕایسڵەکاندوم زۆر جار وەکو بۆنەکانێک کە خەڵک پیشات بۆن ڕایسڵەکاندوم شعرم کتووە من لە شینجێڕی مامۆستا خالیدی حسانم هەیە شینجێڕی مامۆستا هەژارم هەیە شینجێڕی مامۆستا هێمنم هەیە شینجێری مامۆستا محەممەدی نوریم هەیە شینجێڕی کاک حەسەنی سەلاحم هەیە سۆران زۆر جارەوانە ڕاستڵەکاندوم بوونەتە هەوێنی شعر و بەڵێ شعرم کتووە بۆوانش بۆ خۆشیەکان بۆ بۆنەکانی کە گەل تێیدا خۆشحاڵ بووە هەر بۆنەیە کە ببێتە هۆی ناڕەحەتی وڵاتەکەم یان بێتە هۆی خۆشی و خۆشحاڵی وڵاتەکەم و خەڵکی وڵاتەکەم شعرم کتووە بۆ ئەفرین بۆ نمونە ئەو شعرم کتووە و کارە ساتە دڵتەزێنێ کە بەسەر ئەفریندا هات بێزگە لە کاری تەدریس و وانەکوتنەوە لە مەدرسە و دەبیرستان و دانشگا و زانستگاکان لە حاشیەدا من خزمەتی دیکەشم بە وڵاتەکەم کردووە وەک دەرسکوتنەوە لە دەرەوەی قوتابخانە و دانشگا دەرسی کوردیم کتوتەوە عەرۆز و قافیەم کتوتەوە عەرزم بە حوزورت دەرسایی کە مربوط بە دانشگایە کتومەتەوە بۆ کۆنکۆر کتومەتەوە لە ئەنجومەنهای ئەدەبی کارم کردووە وەکو بەشدارێک لەو کۆڕ و کۆمەڵانە چالاک بووم ئەنجومەنی ئەدەبی یەکێک لەو جێگانە بۆ کە سەردانم کردوون و بۆنەکانیان لەگەڵیان بووم هەستام و دانیشتوم و دەی زۆر جاریش ئەگەر کارێکی پێویستی وەکو خزمەتێک بە زمان و ئەدەبی کوردی بێ و من خوێندرا بێتمەوە هەڵسوراوانە و چالاکانە کارم بۆ کردووە. پێم وایە تەنها سەربەرزی بۆ هەر تاکێکی وڵات و کۆمەڵ ئەوەیەکە کۆمەڵگاکەی دوای خوداکەوە بەشێکی خۆی هەیە و خۆشەویستی ئەو جیاوازە پێم وا سەربەرزی دنیای هەر کەسێکەوەیە کۆمەڵگەکەی لێ ڕازی بێ و بە هەر شێوەیەک کە چکۆلەترین ڕێگا بۆ خۆشبەختی خەڵکەکەی بدۆزێتەوە پێم وایە سەرکەوتنی هەر ئینسانێک لە خۆشبەختی و گەلەکەیدایە و لە خۆشەویستی گەلەکەیدایە هیچ ئینسانێک بێ خۆشەویستی گەلەکەی پێم وانییە نەنێو بەدەرەوە بێ نەبتوانێت ژیانێکی ئاسایی و ساکاری ببێ نابێ وەکو تعریفەکەی نظامی لە شێعر بکەین کە کوتی بە کوڕەکەی کورد در شعر مەپیچ و در فەن ئان کەس ئەکسەبێ ئان ئەست ئەحسەنە ئان پێم وایە لە وڵاتی ئێمە لە وڵاتی کوردەواری ئەو پێناسە و ئەو تعریفەی کە
نیزامی لی وەڕاست بۆ لە شێعر نیمانە. خۆشببختانە شاعرانی ئێمە هەمیشە بەشێ لە ژیانی خۆیان لە ڕێگای وڵاتەکەیان لە ڕێگای ئائینەکەیان سەرفیان کردووە، چ لەباری عرفانی، چ لەباری نەتەوایەتی، چ لەباری کۆمەڵایەتی. یعنی هەر ئەوانە بوونتە هۆی ئەوە کە هێمنمان دروست هەبووە، هەژارمان هەبووە، ماوس خالیساویمان هەبووە، کاک سوارمان هەبووە، و گەورە پیاوانی دیکە لە ڕۆژهەڵات، لە ڕۆژئاوا، لە باکوور، لە باشوور، هەر ئەو هەست و حیسی وڵات دۆستی و خۆشەویستی و ئائینی ڕاستەقینە و باوەڕی زۆر پاکی خودایی ئەو شاعران هەڵکەوتوانەی لێ هەڵکەوتووە کە بوونەتە وەکو نەقیمێک لە ئەنگوستیلەی وڵاتەکەمان دەدرێوشێنەوە. زۆربەی کاتە بەتاڵەکانی من بە متاڵە و نووسین تێپەڕ دەبێ و هەر دەرفەتێکم دەستکەوێ خۆی لێ نابێرم و دەنووسم و دەخێنمەوە. و ئەو سەرقاڵەشم زۆرتر ئێستا لەسەر خوێندنەوەی دەقە عیرفانیەکانە، وەکو مەسنەوی مەولانا، وەکو گۆڵشەنی ڕاست، وەکو کتێبە عیرفانیەکان زۆرتر بوانەوە سەرقاڵم بێزگە لە نووسینی کوردی و خوێندنەوەی کتێبە کوردیەکان. شاعیر ئەوەندەی کە لە ژیاندا هەیە و بەشی خۆی هەیە، پێمە سەد ئەوەندە بەشەکەی بەشی کۆمەڵگەیە. یعنی هیچ شاعرێ ناتوانێت خۆی بێ کەوا بوو حسابی کۆمەڵگەی لەسەر دەکرێ. شاعیر کوڕی نەتەوەیە، کوڕی وڵاتە، کوڕی ڕەنجە، کوڕی خۆشیە، کوڕە شادیەکانی ئەو خەڵکەیە. دەبێت لەگەڵ ئەو خەڵکە بگری، لەگەڵ ئەو خەڵکە پێ بکەن، لەگەڵ ئەو خەڵکە هەڵبەڕێ، شین بگێڕێ، شایی بکە. کەوا بوو شاعیر دەبێت ئاوای باس بکەین، ناتوانێت بەشی خۆی بێ، یا بەشی بنەماڵی بێ، یا بەشی قەومونەتەوەکەی و ماڵباتی خۆی بێ. شاعیر بەلای منەوە دەبێ کوڕی خەڵک بێ، لەگەڵ خەڵک بێ، لەگەڵ خەڵک بژی، لەگەڵ خەڵک بمرێ. کە ئەو ئەرکەش زۆر قورسە، ئەو ئەرکە لەسەر شانی شاعیر زۆر قورسە. کەسێ دەتوانێت ئەو ئەرکە بەڕێوە بەرێ کە ئەو پێناسانەی هەبێت لە نێو کۆمەڵگەدا، لە نێو خەڵکدا. هاندەری من لەو بوارەدا بێزگە لە بنەماڵە شعری شاعرانی گەورەی مێژوو و شاعرانی هەوچەرخ، سروشت و جوانی کوردستانە، دەرد و ئازارەکانی میلەتەکەمە، ئەوینداری عیرفانی و خۆشەویستیەکانە کە بوون هەر یەک لەوانە وەکو بەرزە تەوارێک بوونە پەری شێعرم و لە ئاسمانی هەست و بیر و زەوقم هەمیشە لە هەرفڕیندان. زۆربەی شاعرە کلاسەکان کلاسیکەکان وەکو مامۆستا هێمن، مامۆستا هەژار، مامۆستا خالدی حیسامی، ئەوانە ڕانسلەکاندوم بۆەوەی شێعر بڵێم. لە شێعرە نوێەکانیدا کاک سوار وەکو ئۆلگویەک، وەکو شێوازێک من هەڵم بژاردووە و جارجار بە شێوی ئەویش شێعرم کوتووە، بە شێوەی مامۆستا پەشێویش من شێعرم کوتووە و جاری وایە بۆ خۆشم شێوازی تایبەتم هەیە کە لەوانە جودان. ئەرکی سەرشانی شاعیر زۆر قورسترە لە کەسانی عادی و ئاسایی، و هەو ئەرکەش جابیان دەکا. ئەوانە دەبێ قەڵەمەکەیان، زمانیان، هەستیان، بیریان لە بوارێکدا وەکو ئەسپێک جەولان لێ بدا کە ئەو مەسیرە مەسیری خۆشبەختی وڵاتەکەیەتی. ئینسانی قەڵەم فرۆش، ئینسانی شێعر فرۆش، ئینسانێکە بە بۆنەیەکەوە شێعر دەڵێ بۆ خۆشی باوەڕی پێ نییە، ئەوە پلەپایەکی لە کۆمەڵگەدا نابێ، کەوا بوو ئەوەی لە دڵەوە هەڵدەقوڵێ لەسەر دڵیش دەنیشێ. شاعیر ئەرکی گەورەی لەسەرە. ئەوانە وەک ئەرزم کردی پیش و پەسی باس سەفێ کبریا، پیش شوعەرا ئامەد و پەس ئەنبیا. وەختی ئاوا باسی شان و شکۆی شاعیر دەکەین کەوا بوو دەبێ ئەو شان و شکۆ پارێزێ، قەڵەمی پارێزێ، زمانی پارێزێ، و هەمیشە لە مسیر و لە جێگاهایەک ئەوە بێنێ کار بکە کە ئەو مەسیرە سەرنجامی بە خۆشبەختی وڵاتەکەی و سەربەرزی وڵاتەکەی و ڕێنمونێک بۆ گەنجەکان و هەروەها بێتە مەسنەدێک، بێتە پێگەیەک بۆ گەیشتنی لاوەکان بە جێگایەک کە بتوانن ئەوانیش لە ڕێگاهای جۆراوجۆرەوە بە شێوە گەلێکی جۆراوجۆرەوە خزمەت بە وڵاتەکەیان، بە فەرهەنگەکەیان، بە زمانەکەیان، بە نەتەوەکەیان بکەن.
من پێم وایە لەسەرەوە باوەڕم ئەوەی شاعر بە قەڵەم دەیکا هیچ وڵاتێک هیچ تفەنگدارێک هیچ ئەتۆمێک ناتوانێت ئەنجامی بدا. ڕەنگە جێگای تۆپ و تفەنگ لە ماوەیەکی زۆر کورتدا جێگاکەی خۆش بێتەوە چابێ، وەلی قەڵەم تاکوێ ئەو ڕۆژێک کە نون وەلقەڵەم هەیە و تا ئەو ڕۆژێک کە سەواد و شعور و ئاگاهی هەیە جێگای نابڕێتەوە دەمێنێتەوە پێگە و جێگەی خاصی خۆی هەیە. لە زمانی حیاتی خۆیدا بوو کۆنگرەمان بۆ گرتم منێکە لە هەڵسۆڕاوانی سەرەکەی ئەو بەرنامەیە بووم، لەوێ شێعرم خوێندوێتەوە و وەسەر ڕایوانە کە خزمەتم بە میوانانی دەرەوەی بۆکان کردووە وەکو هەڵسۆڕاوێکی چالاک بۆ بەڕێوەبردنی و بەرنامەیە کارم کردووە. لە شینجێڕی و فەوتی مامۆستایانی گەورە کارم کرد. لە ڕێزگرتنی مامۆستا خالدی حسامی لە هەولێر ئەمن شێعرم خوێندوێتەوە، مەقالەم داونەتێک کە چاپ کراوە و شێعرەکەشم تەخمیسێ بوو لەسەر فریشتەی ئاشتی مامۆستا خالدی حسامی کە زۆر پێشوازێکی باشی لێکرا و پێم وایە وەک خەڵک بۆیان جێڕامەتەوە شێعرەکە شێعری چاک بووە. بە قەولی فارس کوتەنی من مەرسیە خانە دڵی خیشتەنم. لە نێو شاعیرەکانی کە هاوچەرخ باسمان کرد مامۆستا نووری زۆر تەریک ماوە، زۆر بێڕێزی پێکرا، زۆر ڕێزی لێنەگیرا، نەڵێم بێڕێزی ڕێزی لێنەگیرا، تەریک ماوە، بە تەنیا ماوە، لە ئینزیوادا بوو، لە حاڵێکدا ڕەفیقی مامۆستا هێمن و هەژار بوو، لە حاڵدا یاری کۆمار بوو، ئینسانێ بوو کە تەواوی ژیانی لە پێناوی ئەو خەڵکەدا بەحاڵ هەڵەیەکی سیاسی یا بڵێم ڕێکەوتێکی سیاسی وای کرد کە مامۆستا نووری زۆر تەریک بکەوێ، لەگەڵەوەی کە حەقی ئەو نەبوو لە شان و شکۆی مامۆستا نووریدا نەبوو ئەو شتە. ئەمن شینجێرەکم بۆ مامۆستا کوتووە ئەگەر ئیزن بدەی بیخێنمەوە. دڵم لە دەرد و کوڵ کڵا، دڵم لە دەرد و کوڵ کڵا، لەوەی هەیە و دەبێ سڵا، بینە قاقای زەردەگیرا، قاقا بە کوڵ بە دڵگریا، شنە لە شین شاڵگوڵ لە کوڵ، بولبول کرا نەبان لە گوڵ، سیڕەی هەڵۆ تاریشکاو، خەزان خەمین چاوی پراو، تەرەی لانە تەیری گەرمێن، هێف و هەتاو شەرمە هەڵێن، هۆهۆی شوان بەرەو لێژە، بلوێر شینی بێری بێژە، هاوار هاوێر هەواری چۆڵ، قرچەی شەویلکەی دەڕ و دۆڵ، هەتاو سەری لێ شێواوە، زەردیگەری پێ هەتاوە، ئاسمان مۆڕەی دێ لە زەوی، لە قەفەس و ژینی کەوی، خەزانی خەم پێداگرە، گرفەی شینە یا ئاگرە، قاوز و قڕنگ سەرخێناوی، کەو وەک دەعبای سەرقڕاوی، چەپۆک داوێ دەیلاق خەم، منیش وا مەز دەبم نەم، بە دوای ڕەمز و هیما وێڵم، خواستی هەستم چییە بیڵێم، شەوێک خەوێک پڕحەستەمە، بستووی ژیان تار و تەمە، ئێوارەیە مەلای مەلان، سۆزەی نایە وەکو چەلان، ڕیحانە بۆنی خەردەڵە، شێرخانەگی ڕێوی کەڵا، چەقەڵ لەسەر هایەک بەندە، قڕمان تێخە هەزار هێندە، مەکەولاوەی سەرقەبرانە، یاو مچۆکی ڕێبەندانە، ڕێبەندانیش ڕێم لێ دەگرێ، بۆ مردوو چاوشینی بگرێ، ئاسمانیش لێمان نەبانە، لە من لە تۆ دەداتانە، لێرە بوو پیرێکی دەستگیر، وتی ئاوا دەگرینی چیت؟ شینی هاواڵ یا ڕێبەن، شینی هاواڵ یا وڕێنەن، مەستی و گاڵتە بە گۆمی من، نووری لە نێو ئێوە بڕا، هاتوو بە ئاواتی بڕا، کام شەو تۆ لە لای نووستی، لە کام بست و گرتت دەستی، چەندەی بیرەوەری گیرە، ساڵێ چەند جار هات بەبیرە، کام شەش دەرت تۆ کردەوە، جارێ لە ژین بیباتەوە، لەولا بۆ شیعری سەربەستی، تاجە گوڵت دەدا دەستی، لەم لاش نەنگ و هەزار بوختان، نە یەک نە دوو 200 چەندان،
نوری خوا و شعر و هەڵبەست ودمی وشەی ڕوا لەدەست تاسەی وڵات تەریکی خست چەند تاوروپۆی ئەمڕی سەیڕست بێهێزی وانە بیندراوە زلهێزێ پێی نەوێراوە پەیکەرەی ناوێ بۆ بکەن بیکەن بە سوڵتانی دەوەن هەستی نەوتراوی بێژن کۆی هیزر و ویستی دابێژن بۆ پردەبازی ڕزگاری ئەمانە بێ ئاڵوداری تیشکی سەربەستی با هەڵێ نەزانی و سەرمەستی هەڵێ گەورەترین ئارەزوم ئاشتوانیە ئاشتی و سوڵح و سەفا لە بینی خەڵکدایە و هەروەها گەورەترین ئاواتمەوەیە کە ئەوینی ڕاستەقینە لە دڵی هەر ئینسان و تەکێکدا بە جوانی بگورێ ئەو ئەوینە ڕاستەقینەی کە خدا سوێنی پێدەخوا و خدا پێ لەولاکە لەما خەلەقت الئەفلاک کە لەگەڵ خۆشەویستێتی حەزرەتی محەممەد کە ئەگە تۆ نەوە عیشقی تۆ نەبڕای دنیام دروست نەدەکرد ئەو عیشقە لە دڵی تەکتەکی خەڵکدا بگورێ و لایەنەکانی عیشقەکەش بپارێزن و تەنها ئارەزووی ئەوە منە سەربەرزی کۆمەڵگە بم و شەرمزاری وڵاتەکەم و خەڵکەکەم نەبوو